سێی ئاب ئۆڵۆکۆستێکی تر و ڕەشترین ساڵ لە مێژووی ئێزیدیەکاندا. یەکێتی و پارتی بۆ بە 20,000 چەکدارەوە نەیانتوانی ئێزیدیەکان لە دەستی داعش بپارێزن. مێژووی دەربەدەری کۆمەڵکوژێ ئێزیدیەکان تاوەکو ئەمڕۆ. بەرەبەیانی سێی ئابی 2014 ئێزیدیەکان بە بۆنی کۆمەڵکوژی و داگیرکاری 73مین جاریان لە خەوڕا بوون. ئەم جارە سەفەی و عوسمانی و شافەی سەڵ و سەددام نەبوون کۆمەڵکوژیان بکات، بەڵکو یەکێک بوو لە دڵڕەشترین دوژمنەکانی مرۆڤایەتی لە ئێستا و ڕابردوودا، ئەویش خەلافەتی داعش بوو لە سووریا و عێراق. ئێزیدیەکان وەک گروپێکی ئاینی بە درێژایی هەزاران ساڵە لەسەر خاک و زێدی خۆیان و بەشێکی گرنگن لە نەتەوەی کورد. ئەوەی بەسەر ئێزیدیەکان هاتووە هیچ گروپێکی کەمینەی ئاینی و نەتەوەی و سیاسی بەسەری نەهاتووە. لە مێژوودا دەیان جار هێرشیان کراوەتە سەر و قەتڵ و العام کراون. ئەگەر لە سەردەمەکانی پێشودا مافی کەمینەکان و دیموکراسی ئازادی مرۆڤ نەبوو بێت، ئەوە 9 ساڵ بەر لە ئێستا بە بەرچاوی هەموو دنیا و لە سەردەمی مۆدێرن و کرانە و ئازادیدا دیسانەوە ئێزیدیەکان بوونەوە قوربانی ڕمەکانی داعش و جیهانیش کوێر و دەسەوسان بوو لە ئاسیان. لە ڕۆی جوگرافیاوە ئێزیدیەکان بە درێژایی مێژوو لە ناوچە کوردیەکانی سنووری باکوور و ڕۆژئاو باشوور ژیاون. شەرەفخانی بەدلیسی لە کتێبی شەرەفنامەدا لە ساڵی 1599 باسی لەوە کردو ئێزیدیەکان بەسەر ناوچەکانی مووسڵ و دوهۆک و ئامەد و حەلەب و بۆتاندا دابەش بوون. بە زمانی کوردی و شێوەزاری کرمانجیەوەوانشی لە دەوروبەری مووسڵ و سووریا و باشیقن بە عەرەبی قسە دەکەن. هەموو نوێژوەرکە ئاینیەکانیان بە شێوەزاری کرمانجیە، بەڵام کتێبە ئاینیەکان بە زمانی سریانی نووسراون. بە پێی مێژوو خاوەنی زمانێکی تایبەت بوون، بەڵام بە تێبەڕبوونی کاد و زمانە نەماوە. بنکەی ئاینەکەیان پەرستگای لالشە لە نزیک مووسڵ. ئێزیدیەکان بەسەر سێ چیندا دابەش دەبن کە بریتین لە شێخ و پیر و مورید، و هاوسەرگیری لە نێوان چینەکاندا حرامە. لە کاتی نزاکردن ڕوو لە خۆر دەکەن و باوەڕیان بە لەبەرکردنەوەی ڕۆحەکان و 7 فریشتە هەیە. لە مانگی کانونی دووەمەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بە ڕۆژوو دەبن. ئاینەکەش ئاینێکی داخرا و کەسێکی دیکان ناتوانێت ببێتە ئێزیدی، جگە لەوانەی دایکیان باوکیان ئێزیدین. مێژووی کۆمەڵکوژیکردنی ئێزیدیەکان. مێژووی ئێزیدیەکان بەهۆی دەستگرتن بە خاک و پابند بوون بە ئاین و کولتور و بە هاونەریتی کۆمەڵایەتی ڕەسەنی خۆیان، بریتێ لە ئازار و شکنجە و زوڵم و زۆرداری کەڵەکە بوویەوە تۆ کە لە شوناسی تاک و شوناسی بە کۆمەڵ وەک پێکهاتێکی کوردی ڕەسەن ڕەنگی داوەتەوە. سیاسەتەکانی دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سلێمان قانونی تا عەبدولحەمید و بەکارهێنانی والیەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەی ئێزیدیەکان و ئەتاڵانکردنی داهاتوو بەرووبوومیان و بەکارهێنانی میری دەرەبەگە کوردەکان دژبەنەتەوەی خۆیان بە بیانووی جیاوازی ئاینیەوە. هەروەها شەڵاوی سەفەویەکان بۆ ناوچەی ئێزیدی نشینەکان زنجیرەیەک تاوانن کە جگە لە جینۆساید هیچ لەگدانەوەیەکی دیکە هەڵناگرن. باڕوخاندنی ئیمپراتۆریەتی عوسمانی نەهامەتی و ئازاردانی ئێزیدیەکان کۆتایی نەهات. شا فەیسەڵ کە ئینگلیز سەپاند بوویان بەسەر عێراقدا لە یادداشتە بەناوبانگەکەیدا هەرچەندەدان بۆدا دەنێت ئێزیدی کوردن و بە کوردی دەدوێن، بەڵام بە زانیاری هەڵاب باز لە ئاینی ئێزیدی دەکات و دەڵێت ئێزیدیەکان و خەڵکی سەر بە مەسەبەکانی دیکە بە ناو موسڵمانن. پێشتر و لەو کاتەشەوە بەردەوام چاوەشەکاری سەبارەت بە ئاینی ئێزیدی و ڕێنمایی و بەهای ئەو ئاینە کراوە. کاتێک لە حەڤەی کانونی یەکەمی 1925 بە بڕیاری ئەنجومەنی عوسبەت الئومەم ڕێگە بەسەر بەخۆی کوردستانی باشوور نادرێت و بە دەوڵەتی عێراق دەلکێنرێت. نەهامەتی و ئازاردانی ئێزیدیەکان کۆتایی نایەت و ناوچەی نیشتەجێبوونیان دووچاری شاڵاوی سەربازی جۆراوجۆر دەبێتەوە. لە ساڵی 1925 هێزی سەربازی دەوڵەتی عێراق بە هاوکاری فڕۆکەی بەریتانیا ئاراستەی شاخی شەنگال دەگرێت. لەو کاتەوە بیر لە نیشتەجێکردنی عەشیرەتە عەرەبەکان دەکرێتەوە. ئەو بۆ پرۆژەی جەزیرە و شوێنی نیشتەجێبوون بۆ عەشیرەتە عەرەبەکان جێبەجێ دەکرێت و ئەو عەشیرەتانەش هاوکاری هێزە سەربازیەکانیان دژ بە بەرگری ئێزیدیەکانی چیای شەنگال دەکەن. لە ساڵی 1935 لە سەردەمی وەزارەتی یاسین هاشمی کە بە نەخشەدانەری تەعریب ناسراوە چەندین شاڵاوی سەربازی دیکە بە ئاگاداری و هاوکاری بەریتانیا دژ بە چیای شەنگال ئەنجام دەدرێت. هەرچەندە ئێزیدیەکان بەرەنگاری و شاڵاوانەش دەبنەوە، بەڵام لە کۆتاییدا هێزی دەوڵەت و ناوچەیە کۆنتڕۆڵ دەکات. لە دادگای عورفی و کات بێڕێ شوێنی یاسایی بڕیاری 300 کەس بە 10 ساڵ زیندانی کردن و 9 کەس بە لە سێدارەدان دەدرێت. شاڵاو سەربازیەکان بۆ سەر ئێزیدیەکان بەردەوام بوون. ئەو بوو لە ساڵانی 1940 و 1963 و 66 و تا ساڵانی 1972 73 باوکاری سوپای سووریا چەندین شاڵاوی جۆراوجۆر ئەنجام دران. ئامانجی سەرەکی و شاڵاو سەربازیانەش خۆی لە کارکردن بۆ گۆڕانکاری دیموگرافی و تعریبکردن و گۆڕانکاری لە سنووری جوگرافی ناوچەکە دەبینیەوە. سەرباری هەموو ئەو هێرش و کۆمەڵکوژەی ئێزیدیەکان بەرەبەیانی سێی ئابی 2014 جارێکتر ئێزیدیەکان بوونەوە بە نیشانی یەکەمین ڕمی تاریکپەرستانی داعش
لە نوێی حوزەیرانی 2014 داعش سەرەتا دەستیان بەسەر مووسڵ و چەند ناوچەیەکی دەوروبەری داگرت و دواتر بە خێرایی ڕوویان لە تەڵعفەر کرد کە 6 کیلۆمەتر لە مووسڵەوە دوورە و هاوسنوورە لەگەڵ شەنگال. لە سەرەتای شاڵاوەکەشدا داعش سەرەتا هێرشی کردە سەر گوندەکانی سەباح شێخ خدر و گەرزار کە لە نزیک شەنگالن. ئێزیدیەکان بە چەکی سوگڕ و بەڕوویان بوونەوە، بەڵام لەبەر نەبوونی چەک و پێداویستی و بەرگری نەکردنی هێزە کوردیەکان داعش هاتە ناو شەنگال و 10,000 ئێزیدی ئاواری سەرچیای شەنگال بوون. لە کاتێکدا نزیکەی 20,000 هێز و ئاسایش و پۆلیس و زێرەڤانی و لقی حیزبی و پێشمەرگەکانی پارتی و یەکێتی لەوێ بوونیان هەبوو. ئەگەرچی زانیاری پێشوەختەیان هەبوو کە داعش هێرش دەکاتە سەر شەنگال و ئێزیدیەکان، بەڵام بەبێ ئاگادارکردنەوەی ئێزیدیەکان شارەکەیان جێهێشت و هەڵاتن. جێهێشتنی ئێزیدیەکان لەلایەن کورد خۆیانەوە کارەساتێکی گەورەی مرۆیی لێکەوتەوە و سەدان کەسیان بەدەستی داعش کوژران و هەزارانیشیان لە کچ و ژن و منداڵ بەدیلی بران و لە بازاڕەکانی ژێردەسەڵاتی خۆیان وەک کەنیزەک و غەنیمەتی جەنگ فرۆشران. بە پێی ئامارە نێودەوڵەتیەکان تا ئێستا چارەنووسی نزیکەی 2770 ئێزیدی کە لە نێویاندا 1273 ژنن دیار نییە و بە هەزاران ئێزیدی لە ژێر چادردا بۆ ماوەی زیاتر لە 9 ساڵە لە کوولە مەرگیدا ژیان بەسەر دەبن. هەمومانش لە کاتێکدا بوو کە جیهان لە ئێستادا شانازی بە مافی مرۆڤ و دیموکراسیەوە دەکات، بەڵام ڕوتی کۆمەڵکوژی و جینۆساید ئێزیدیەکان نەبوو بە خەمێکی گرنگ بۆ جیهانی ناوە و دەرەوە، چونکە تا ئێستاش سەدان هاونیشتمانیانی ئێزیدی لە دەستی داعشدا ماون و هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەگەرچی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەریتانیا دانی بۆ دانا کە لە ساڵی 2014 ئێزیدیەکان لەلایەن داعشۆ جینۆساید کراون، بەڵام هێشتا خەمێکی قوڵی جیهانی هەست پێ ناکرێت سەبارەت بە ئێزیدیەکان. ئەوەی گرینگە کورد بیزانێت ئەوەیە ئێزیدیەکان بەشێکی گرینگ و دانەبراون لە نەتەوەکەی و پێویستە هەموو هەوڵێک بدرێت جا لەلایەن هەرێمی کوردستان خۆیەوە یان عێراق یان جیهانی دەرەوە کۆستێکی جیهانی سەبارەت بە پرسی ئێزیدیەکان دروست بکرێت و ڕێگە نەدرێت هیچ گروپێکی سیاسی و کۆمەڵایەتی و دینی پێشێلی ئازادی و سەروەری کوردانی ئێزیدی بکات.